لە سێسایە لە ئاستێکی زۆر نزمایە ئێمە کە ئێستا پێوەری زیرەکی کارەبامان بۆ دانراوە لە سێسایق 18 تا 19 ئەمپێر کارەبامان هەیە، یعنی ئەو 18 ئەمپێرش کە کارەبامان هەیە لە شەو ڕۆژێکە ئەو پەڕی زۆر هەبێ 8 ساعت بۆ 9 ساعت هەیە. ئەو هەژنۆ کاتژمێرە ئەو نەکارەبابڕێ ئەو نەکارەبابڕێ هیچ ئیسپادەیەکی لێ ناکەین. خزمەت گوزاریەکان کێشەی جادەوبانمان هەیە، کێشەی شۆستەمان هەیە، کێشەی خەسەخانەمان هەیە کاکە. یعنی مانای نییە لە سێسایەقا لە خەسەخانەکە لە هەفتەیەکە 2 ڕۆژ سۆنەر بکرێت، ئەو 2 ڕۆژەش ئەبێ حوتی بەیانی بڕۆی هەتا ئەو 10 سۆنەرەکرێ، یعنی لەو ڕۆژا بە کاملی 10 سۆنەرەکرێ، ئەوش بۆ نەخۆشی ئەگەر زۆر زەرور بێت. مانای نییە بۆ شارێکە 130,000 دانیشتوانەکەیەتی وەڵی یەکێتی و پارتی بەرپرسن، یەکێتی و پارتی بەرپرسن قابی لە خۆ کێ بەرپرسە. چیکان شار ئەم شارەیە ئێمە وەڵام ئەم شارە مردووە فاتیحەیە بۆی داخەوێتەوە، فاتیحەی نەخوێنی بەس دایخی نەکارەباوەیە نە ئاوە گوێرەی پێژێ جادە بڕۆ وڵا شوێن یادیا ئەکەوتە ناوی فعلێک لە ڕێوە شکاوە ئەم مستەعیلە جادەی ناوگردانیشی وەڵا ناوگردانیشت و ئێرش جادەی پێنجێنە و ئەمەی چی پێڵن ئەمەی سێ بۆرێکە و حەز شوێنێتی وەرانە جادەی و نەژدێکیە کارەبایشی وەڵای وا لێکاچی حەجی ڕۆبمانەی خوا ئاگادارە یەک هەفتەیە من هەم بەڕێ کارەبا و دارێ کارەبای هێنم ئەڕۆمەوە ئەوە شاید خۆیان لێە سایەکی نوێشەوە دومایان چاکردوم ساردەکەی گرمەکەی نییە گرمەکەی ساردەکەی نییە وڵای کێ بەرگرم خۆ هەموو لە مناڵێکی 10 ساڵ بزانێت کێ بەرپرسە حکومەت بەرپرسە بەلای کردی و پارتی بەرپرسن نەوتی چی باوکم بە ناوی خوا ماڵ هەیە نەوتی قەدەتیان نییە بەخوا 5 ساڵ چاوان پێ نەکردومن والله خەڵکیش خەتاباری با ئەوشە بڵێن ئێمە خەڵکیش خەتاباری تیا کاکە ئەم هەموو گەنجێن ئەم هەموو لەلایەن بەیانی هەر ئاوایە بۆکە چقەنێ هەمومان ڕاقین ئیدەوای تاوانیان نییە بۆی خەتای خۆمانە وەڵا داواخایبنەوە خەڵک زۆریان بۆ بێنی کەشتێک با بکەن کاکە ئەگە بۆمان ناکە کاکە دەرماکە لە وڵاتەکە تەواو مانێنم بە وڵات دروتەوە مەمنونیانەوی ڕقم 220,000 220,000 بتوێکە عادێک لە 100,000 سەرم بە قورئان بەچی بەشم بکە خۆ من ناپارڕێم وەڵام پارڕێەوە من لە خەڵک زۆر باشترم بەڵام وەڵای هەیە حیچی نییە حکومەتی جی خوا ئەگەر حکومەت ئاوا بێ بە قورئان مناڵەکەیکە هەر مناڵی چکۆرە وەڵا ئاوەکە تۆزیە باشە بەڵام کارەباکە زۆر کەمە لە شەو ڕۆژێکا بڵێن 6 ساعت دانرا شەشەکەیش منیم شحسێم کرد 3 ساعت و نیم کارەبا بووە مەسەلەی مۆلیدەیش ئەوەنە تەمەەن کارەباکە نا مۆلیدەکە منە مانگە 43,500 ماوەبەکی کارەبا زۆر باش نییە باشە ئەو کەمێ باشە ئەوی زۆر باش نییە ئەوە لای باشە بەڵام هەر کارەباکە زۆر کەمە نەوتیژ نییە ئەوە وازان 3 ساڵە یەکەڕێ نەوتیانایە